ئێستا بۆ ئەم بابەتە میوانمان لەگەڵە لە ستۆدیۆمانوێ قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین. دەشتی قادر پسپۆڕی گرێبەستەنەوتیەکان لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک دەشتی زۆر بەخێر هاتن. زۆر سپاس زریاخە. 4 مانگ پێش ئێستا جەنابەت هەر لەم بەرنامەیە میوانمان بووی. ئەو وەختە هەواڵەکەەوە بوتمان وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم و وەزارەتی نەوتی عێراق ڕێکەوتن. هەتاوەکو ئێستا بەڵام بارودۆخەکە چۆن بووە هەروایە بەردەوام ئەڵێن ڕێکەوتن ڕێنەکەوتن. ئێستا ئەمەوێ بەرنامەکەمان پرسیارەکانمان بۆ دەست پێ بکەین. ئەم بڕیارەی ئەردۆغان چ کاریگەریەک لەسەر ڕێکەوتنەکانی هەرێم و بەغا دروست دەکات؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم کۆتایی هێنان بەم ڕێکەوتنامەیە دەسەڵاتی وەکو چۆن بڵێ دەسەڵاتی خۆی بەکارهێناوە بەپێی دوایین مادەی ڕێکەوتنامەکە کە دوایین تعدیل لە ساڵی 2010 لە 19 2010 کرا بە نوێنەرایەتی عێراق حوسێن شەهرستانی و بە نوێنەرایەتی تورکیا تەنار یەڵدز هەردووچیان وەزیری نەوت و وزەی عێراق و تورکیا بوون تەوقیعیان کرام تعدیلە بەپێی تعدیلەکە بێت. سەرۆکی تورکیا ساڵێک پێش کۆتایی هاتنی ئەم گرێبەستە لە ڕێگەی بەلاغێکەوە یا لە ڕێگەی وەکو چۆن بڵێ تەبلیغکردنێکەوە دەتوانێت کۆتایی بەم ڕێکەوتنامەیە بێنێ. بەڵام عێراق ینی بەگەڕانەوە بۆ مادەی 11 و بە گەڕانەوە بۆ شەقی ئەخیری مادەی 11 دەردەکەوێت کە عێراقیش خۆی ویستی هەیە لەسەر کۆتایی هێنان بەم ڕێکەوتنامەیە. بۆچی؟ لەبەرەوەی دەڵێ 2 ساڵ پێش کۆتایی هاتنی گرێبەستەکە هەر یەکێک لەلایەنەکان ئەگەر بیانوێ نوێی بکەنەوە یاخود تعدیلی بکەن ئەوە دەتوانێت بەلاغێک بنێرە یاخود بەیانێک بنێرێ ڕاگەیاندنێک بنێرێ بۆ ئەوەی کە تعدیل بکەن و شەرط و شروعی خۆیانی تێدا ئەوە بکەن بنووسن. لێرە دەردەکەوێت کە عێراقیش خۆی بەغێر مباشر یا ضمنن مەبەستێتی کە ئەم ڕێکەوتنامەیە کۆتایی پێبێت. ئەم ڕستەی کۆتاییەتان هی ئەوەیە کە کەمێک لەسەری بوەستینەوەتان ئاماژەکان بۆ ئەوەیە کە عێراقیش خۆی مەبەستی بووە ئەم ڕێکەوتنە نوێ نەکرێتەوە. عێراق چ سوودێک لە ئەم ڕاگررتنی ڕێکەوتنە لەگەڵ تورکیا بینێت؟ بۆ کۆتایی هێنان بەو جەدەل و نیقاشەی لە بینی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵدا هەیە. یعنی ئێستا ئالێتێک یا میکانیزمێکی بەڕێکردن و هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەیە بەهۆی ئەم ڕێکەوتنامەیەوە. ئەگەر ئەم ڕێکەوتنامەیە کۆتایی پێبێ کۆتایی بەو نیقاش و جەدەلە دێت، کۆتایی بەو زەختە سیاسیە دێکە ئێستا هەردوو حکوومەت لەسەر یەکتری دەیکەن. ئەو داوای هەناردەکردنەوە دەکا ئەویش داوای ڕاگررتنی دەکات. ئاخر کاک دەشتی هەر بە ڕێگریکردن لە هەناردەی نەوت لە ڕێگەی ئەو بۆریەوە کۆتایی بەم جەنگە نەهاتە بووە تا هەرێمی کوردستان ئیتر خۆ لە دەسەڵاتیان نەبوو لە ڕێگەی بۆریەوە نەوت بفرۆشێ. بۆچی عێراق ویستی بوو کە ئەم ڕێکەوتنە ڕابگیرێت؟ ئەسڵەن هەرێم ئایا توانای ئەوەی نییە کە خۆی بەسەر بەخۆی لەگەڵ تورکیا ڕێک بکەوێت لەسەرەوەی کە لە ڕێگەی و بۆریەوە با عێراق نەینێرە هەرێم بۆ خۆی بینێرێم توانایی نییە هەرێم خۆی بەپێی قەرارەکەی محکەمەی تحکیم هەیئەی تحکیمی پاریس ئەم دەسەڵاتە نەما و ئەگەریش هەرێمی کوردستان خۆی بێوێت نەوت بنێرێ ینی بێگەڕانەوە بۆ بەغدا یا بێ بەکارهێنانی بۆریەکەی عێراق جەیهان ئەوە یعنی وەکو چۆن بڵێ بربەستێک هەیە لێرەدا. ئەویش بربەستەکە بڕیارەکەی دادگای فیدراڵیە کە لە ساڵی 2022 دەرچوو ڕێگری دەکات لەوەی حکوومەتی هەرێم سربەخۆ بێگەڕانەوە بۆ بەغدا نەوت هەناردەی دەرەوە بکات. و بەپێی دەستور مادەی 112 هەم تەطویری حەقلەکان هەم ئیدارەدانی حەقلەکان دەبێت بە مشتەرەکی بێت لە نێوانی هەردوو حکوومەتدا، ینی ئەم حکوومەتی فیدراڵ و حکوومەتی ئەقالی و محافەزات بەتایبەت حکوومەتی هەرێم. لێرە گرفتێک هەیە کە یاسای وەزارەتی نەوتی عێراقە کە ژمارە 101 ساڵی 1976 هەڵە نەبم سەلاحیەتی حەسری بۆ بەڕێکردنی نەوت یاخود بۆ فرۆشتنی نەوت داوێتی بۆ وەزارەتی نەوتی عێراق لێرەدا. ئەو خۆی ئەو یاسایش پێچەوانەی دەستورە لە بەرەوەی دەستور دەڵێ بە مشتەرەکی قانونەکە دەڵێ بە تەنیا وەزارەتی نەوت. باشە شتێک لێرەیە هەیە ئەگەر بێت و ینی ئەم نوێ نەکرێتەوە نەگەنە ڕێکەوتن عێراق ناتوانێت لەگەڵ تورکیا بگاتە ڕێکەوتن دیارە ئیتر ناتوانێت عێراق وەکەوەی پێشووتر کردی سکاڵا تۆمار بکە بڵێ تورکیا بۆ نمونە ڕێکەوتنێکی پێشێل کردووە لە بەرەوەیەکی تر لە دەسەڵاتی عێراقا نامێنێ. اینجا باسی دەستورتان کرد کە دەسەڵاتی هەناردەی نەوتی هەرێم ئەگەڕێتەوە بۆ ئەوە ئەبینین کە چەندەها جار
شتەکان بەپێی یاسا و بەپێی دەستور نەڕۆشتووە هەرێمی کوردستان ئەتوانێت هەموو ئەمانە لە بەرچاو نەگرێت وەکو کارتێکی فشار لەگەڵ تورکیا ڕێبکەوێت یاننا لێرە کاتێک ئەم ڕێکەوتنامەیە هەبوو و تا ئێستاشکە هەیە تورکیا و هەرێم لە دەرەوەی معادلەکان بوو لەبەرەوەی ئۆکەی ئەوەل و ئەخیر لای عێراق لای بەغدا بوو ئەوە نامێنێ لێرە نامێنێ لێرە ئەنجا ئەو ئۆکەیە ئەو موافقەیە دەکەوێتەوە دەستی چێ دەکەوێتەوە دەستی ئەنقەرە دەکەوێتەوە دەستی تورکیا ئەنجا تورکیا قرار لەسەر ئەوەدا نەوتی هەرێم وەربگرێت یاننا کە لە گریمانەی ئەوەی ئەم ڕێکەوتنامەیە کۆتایی هاتوو کەوتینە طبعا لە 26 تەموزی 2026 یا 29 تەموزی 2026 کۆتایی پێدێ ئەمە گەر کەوتینە مانجی ئابی 2026ەوە ئەو ڕێکەوتنامەیە بوونی نەماوە ئەگەر تورکیا وەکو چۆن بڵێ نەوتی هەرێمی کوردستانی وەرگرت بێگەڕانەوە بۆ بەغدا ئەو کاتە شتێک نامێنێ بەنای پێشێلکاری لە ڕێکەوتنامە بەڵام وەکو چۆن بڵێ پەرەسەندنێک ڕوودەدات یاخود گرژیەکی سیاسی ئالۆزیێکی دیبلۆماسی لە نێوانی هەردوو حکوومەتی فیدراڵ و حکوومەتی تورکیا ڕوونتر و باشتر بڵین لە نێوانی هەردوو دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا و بەڕئیمان یعنی ئێستا لەبەرەوەی بیرۆکەیەکی دیکە هەیە لە بینی هەردوو وڵاتی عێراق و وڵاتی تورکیا ئەویژەوەیە کە لە بەسرەوە بۆ ڕیەک بڕوا بۆ بەندەری جەیهان و لەوێەوە نەوت هەناردەی دەرەوە بکرێت وەکو بەدیلێک بۆ ئەو هەموو هەڕەشە و ئالۆزیانەی کە ساڵانە بەهۆی ئێرانەوە ڕوبەڕووی گەروی هورمز دەبێتەوە عێراق بەدوای بەدیلدا دەگەڕێت یەکێک لە بەدیلەکان ئەوەیە کە لە بەسرەوە بۆ ڕێکی نەوت بنێرێت بۆ بەندەری جەیهان بەبێ ئەوەی کە وەکو چۆن بڵێ بە هەرێمی کوردستاندا تێپەڕێ بۆیە پێم وایە یعنی ئەوە خوێندنەوەی منە ئیتفاقەیەک یا خود ڕێککەوتنێک یا لێک تێگەیشتنێکەیە لە نێوانی هەردوو دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا بەدەلیلی ئەوەی کە عێراق دەیتوانی ساڵێک پێشێستا ئەم ڕێککەوتنامەیە نوێ بکاتەوە یا داوای نوێکردنەوەی بکە و نەیکردووە کاک دەشتی ئەم ئیتفاقە ئەگەر وای دانین هەیە لە نێوان عێراق و تورکیایە و سەرکارخستنی ئەم بۆریە بەدیلە کە تواناکەشی من وەکو خوێندومەتەوە بە دوواداچون بۆ کردو 2.2 ملیۆن بەرمیل لە ڕۆژانە توانەکەی لەم بۆریەی جیهان زیاترە ئەمە پاشقولگرتنە لە هەرێمی کوردستان یاخود ناتەنها ئامانجەکەیەوەیە کە تورکیا ئەوێ خۆی وەکو ینی پێگەکەی خۆی وەکو ناوەندێکی ترانزیت و وەکو ناوەندێکی وزە بەهێز بکات لە ناوچەکەیە بابەتەکە بڵێ ینی بەشی زۆری پەیوەندی بەو ڕێگەی گەشە پێدانەوە هەیە کە ئێستا هەیە بەڵام بە شەکەمەکەی بۆ بێدەسەڵاتکردنی هەرێمی کوردستانە یعنی بۆ لێسەنەوەی ئەو وەرەقە سیاسیە و زەختە سیاسەیە کە هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی فیدراڵ دەیکا داوای هەناردەکردنەوەی نەوت دەکا ئەگەر ئەو ڕێکەوتنامەیە نەمێن ئەگەر ڕێگری هەبێ ئەو کاتە حکوومەتی هەرێمیش توانای هەناردەکردنەوەی نەوتی نابێ بەو کەمیەی کە پێشتر هەبوو 400,000 بەرمیل 500,000 بەرمیل بۆ یەک گرفتەکە لێرە بەتەنیا نوێنەکردنەوەی ئەم ڕێکەوتنامەیە نییە یعنی ئێمە خۆی سەر ڕێکەوتنامەکە هایشە بەڵام هەرێمی کوردستان ناتوانێت ئەم نەوتە بڕێکە هەم بەهۆی بڕیارەکەی محکەمەی پاریسەوە هەم بەهۆی بڕیارەکەی محکەمەی فیدراڵی و بەهۆی بێدەسەڵاتکردنی حکوومەتی هەرێمیشەوە لە ڕاستیدا بۆیە حکوومەتی هەرێم ڕەئی منە ینی خوێندنەوەی منە دەبێت بگەڕێتەوە بۆ بەغدا لێک تێگەیشتنی لەگەڵ بەغدا هەبێت ینی هەموو ئاماژەکان و هەموو جوڵە سیاسی و یاسایەکان لە ڕابردوودا کە هەرێمی کوردستان کردوێتی ئەوەیە کە ڕوو لە بەغدای و پشت لە ئەنقەرەیە لە ڕاستیدا مەسەلەی دەنگدان لەسەر قانونی ئیدارەی مالی دەنگدان لەسەر تعدیلی یەکەمی قانونی موازنە 24-25 ئەو ڕێکەوتنامەیە کە لەم دواییە کە خراە سەرمێزی گفتوگۆ و دواتر قسەی کۆتایی لەبارەوە کرا ئەوە هەمووی هەنگاوی باشی حکوومەتی هەرێمە بۆ گەڕانەوە بۆ بەغدا و چەسپاندن و جێبەجێکردنی هێڵە گشتەکان و بنەماکانی فیدراڵیەت و مەبادیەکانی فیدراڵیە لە عێراقدا بۆیە لە نەتیجە حکوومەتی هەرێم ئەگەر بیەوێ بەدیلی ئەم بۆریەی نەوتی عێراق جەیهان کەرکووک جەیهان بدۆزێتەوە بێگومان ڕێگری لێ دەکرێت ینی اینجا ڕێگریەکە لە سەرەتادا بێگومان ڕێگری سیاسیە دواتر ڕێگری قانونیە من پێم وایە ینی توڵ بکێشێ بۆ ڕێگری سەربازی ینی بە زەبری هێز ئەم ڕێگریە بکە بۆیە هەرێمی کوردستان بەڕێی من بیرکردنەوە لە بەدیلی بۆڕی نەوتی کەرکووک جەیهان
ینی هەنگاوێکی هەڵەیە من وا دەبێت. باشە کاک دەشتی با باسێکی قازانجی کۆمپانیاکان بکەین بێگومان لە یەکێک لەو لایەنانە کە زیانی زۆری بەرکەوتووە لە ڕاگیرانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کۆمپانیاکانن. نەوتی هەرێمی کوردستان ڕادستی سۆمۆ بکرێت و بفرۆشرێت زیاتر بە سوودی کۆمپانیاکانە یاخود نابۆ شێوازەکە هەتا ئێستا کراوە ینی کۆمپانیاکان زیاتر کامیان بەدڵە. لە ڕاستیدا خاڵی بنەڕەتی یاخود بربەستی بنەڕەتی کە ئێستا هەیە بۆ بە ئەنجام نەگەیاندنی ئەم ڕێکەوتن نامێ بۆ جێبەجێنەکردنی ئەم ڕێکەوتن نامەیە کۆمپانیەکان خۆیانن. ئەو کۆمپانیانەی لە زمانی ئەپیکۆردا کۆبوونەتەوە هیچ ئیلتیزامێک یعنی بەغدا یا وەزارەتی مالیە عێراق یان حکوومەتی فیدراڵ هیچ پابندیەکی نییە لە بەرامبەری کۆمپانیەکان داوای 900 میلیۆن بۆ ملیارێک دلار دەکەن لە حکوومەتی عێراق کە ئیشی بۆ ئەوان نەکردووە و بۆ ئەوان ئێستا بەو شێوازەی کە بەڕێز باس کرد بمێنێتەوە باشترە وەک لەوەی بۆ هەر بەرمیلێک ئینتاج 16 دلار وەربگرن. ئەوان ئێستا شەریکن ئەو گرێبەستەی کە کۆمپانیەکانی ئەپیکۆر لەگەڵ حکوومەتی هەرێم کردوێتی لە جۆری PSA لە جۆری بەشداریکردنە لە بەرهەم و بەپێەوەی کێمە بیستمانە لە 60 بۆ حکوومەتی هەرێمە لە ئینتاج لە 40 بۆ کۆمپانیاکانە و ئێستا ئەم 40 شەراکەتە هاوبەشیە دابەزیەوە بۆ 16 دلار بۆ هەر بەرمیلێک. بێگومان ئەو دۆخەی کە ئێستا بەر لە بڕیارەکەی دادگای تەحکیمی پاریس هەبوو زۆر قازانجتریان بوو زۆر سوودی زیاتری هەبوو بۆیان وەک لەوەی کە ئێستا بۆ 16 دلار. زۆر سپاس دەشتی قادر سپۆڕی جێبەستنەوتیەکان سپاس کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون.